تێکۆشەران و ماندوی نەناسانی ڕۆژهەڵاتی نیشتمان، خەڵکی هەرگیز نەبەزی کوردستان خەباتکارانی شناسوازینەتەوەکەن. لە یەکەم ڕۆژی بڕیار بۆ دەرکەوتن بە جنی خاکی و نیشاندانی گەگەوزی لە شایەی و شینەکانی ڕۆژهەڵاتی کوردستان تا چەسپاندنی ئیرادە لە نەورۆزدا و بڕیاردان بە ناودێرکردنی نەورۆزی ئەمساڵ بە نێورووزی خاکیپۆشان، داگیرکەرانی نیشتمان و نەیارانی ئیرادەی نەتەوەیی هەرکامە و لەلایەکەوە پلان و پیلانیان داڕژ تاکو پێش بە ئیرادەی نەتەوەیەک بگرن کە دەیان ساڵە بڕیاری یەکلاکەرەوەی داوە و بەرامبەر هەموو پڕۆژە و پیلانێک وەک دیوەری کۆڵاین ڕاوەستاوە و بەرگری لە شوناس و وڵات و کەرامەتە خۆی کردووە. هەرگەردۆس و دوژمن ئاگادارن لەم نەورۆزەشدا دیسانەوە نەتەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بە هەست بە بەرپرسیارەتی لە هەمبەر ببن هەرمانەوەی خۆیدا بوێرانە لە بەرامبەر هەموو هەوڵەکانی دوژمنان و نەیاراندا بڕیاریاندا هەر لە ماپەوە تا دەگاتە ئیلامی دێرین لە هەموو شار و گوندەکانی کوردستان و تەنانەت ئەو شوێنانەش کۆمەڵە کوردێکی تێدا دەژی جێژنی نەورۆز بەڕێوە ببەن و بەدەنگ داوای خاکی پۆشانەوە بێن و پەیوەست بوون بە ڕەمزی نیشتمانی ئەم جارەی نەورۆز کە خاکی پۆشی و هەوری و جامانە ببوون بە هەوێنی یەکڕیزی و هاو هەنگاوی. هاو نیشتمانیانی هێژە ئەگەر بڕیار بێ ئاماژە بە هەموو ئەو شوێنانە بکرێکە جێژنی بەشکۆی نەورۆزی خاکی پۆشانی تێدا بەڕێوە چووە، دەبێت تەنیا لە یەک ناو یا وشەدا کورد بکرێتەوە: کوردستان. بەڵێ، شکۆی خاکی پۆشانی خۆبەخش بۆ کوردستان لە هەموو ناوچەکانی بیچمی گرت و ئیرادەی پۆڵاینی بە چاو و گوێی دوژمن و نەیاراندا دایەوە و هەموو هەوڵە نەزۆکەکانی بۆ سەرکوت و ئاژاوە و لێکترازان و دووبەرەکی بەرپەرزدایەوە. وەک هەمومان ئاگادارین، لە زۆریەک لە ناوچەکاندا دەیان هەزار مرۆڤی چاوکراوە لە دەوری یەکدی کۆبوونەوە بەبێ ئەوەی سیستمێکی دیاریکراوی ڕێکخستن و چاوەدێری هەبێ بۆ بەڕێوەبردنی ڕێوڕەسمەکە و هاوکات بۆتە ویردی سەرزاری هەمووان کە سەرەڕایبوونی هەزاران مرۆڤ لە گۆڕەپانێکی بەرتەسکدا تەنانەت یەک ڕووداوی نابەدڵیش ڕووی نەداوە و هەموو ئەو مرۆڤانە بە هەستکردن بە بەرپرسیارەتی نەتەوەیی تەناهی نەورۆزەکەیان پاراستووە و شارستانیەتی سەردەمیانەیان پێشانی هەموو دنیاداوە و وەک هەزاران جاری دیکە پاتەیان کردەوە کە نەتەوەیەکی یەکگرتوون و هاوکات شارستانیەت بەشێکە لە کولتور و ژیاری ئەم نەتەوە. خاکی پۆشان وێڕای سپاس و پێزانین بۆ هەموو ئەو ئیرادەی لەلایەن هاونیشتمانیانەوە بەڕووی دنیادا نیشانیدا و سپاس بۆ نواندنی هەموو جوانیەکان پەیمان لەگەڵ خەڵکی سەربەرزی کوردستان نوێ دەکەینەوە کە تا گەیشتن بە هیواکانی ئێوە و هەمومان، واتە گەیشتن بە سەربەستینەتەوەکەمان لەسەر ڕێبازی یەکگرتوانەی نەتەوە و نیشتمان سوور بین و درێژە بە چالاکی و خەباتمان بدەین. بەڕێوەبەرانی خاکی پۆش، خۆمان بە بەختەوەر دەزانین کە ئەندامێکین لە بنەماڵەی مەزنی ڕۆژهەڵاتی کوردستان و دیسانەوە سپاستان دەکەین کە پاڵپشتی هەوڵەکانمان بوون و بە پەیام و پەیوەندیەکانتان هێز و وزەتان پێداوین و بەڵێن دەدەین لە هەر پرسێکی نەتەوەییدا گەر پێویست بێ لە مەتەرێزی بەرگری لە نەتەوە و نیشتمانمان خاکی پۆشانە خزمەت بە کوردستان بکەین. دیسانەوە لەلایەن خاکی پۆشانەوە پیرۆزبایی نەورۆز و ساڵی نوێی 2725 کوردستان پێشکەش دەکەین و
هیوامان ساڵێکی پڕدەستکەوتە بۆ نەتەوە و نیشتمان. لەگەڵ ڕێزی بێبڕانەوە ئەندامانی بەڕێوەبەری خاکی پۆشان.
کاتی سەرنجەنادەم ئەشکرا لێیان تێیاگەم هەر کاتی سەرنجەنادەم ئەشکرا لێیان تێیاگەم